بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتی ئێوەی عازیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان ئەمڕۆ لە بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر دەپرسم زۆرینەی کێشە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی لە نێوان ئافرەتان و پیاواندا هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە؟ ئایا چاولێکەری تا چەند هۆکارە و نەبوونی قەناعات یەکێکی دیکە نیە لە هۆکارەکانی زۆربوونی کێشە لە نێوان بە تایبەتی ژنان و پیاواندا؟ ئەمانە و کۆمەڵی پرسیاری دیکە من لە بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر دەپرسم، ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن لەگەڵمانە بن. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم بەس دین و ئەخلاقی هەبی شوپێ تێگەیشتی ئەو ئافرەتە مەسەلەن بە پیاوی خۆی ڕازی بوو ئەبێ سەردانی هەر مارەی بکە مارەکەی خۆی لەکن باشتە بەس ئەگەر بێ و لە دینەکەی عاری نەبوو فعلەن چاولێکەریش تاسیری و کاریگەری خۆی هەیە. هەندێک ئافرەتەیە بە میێوانی دەستە ماڵە خزمەتچی خۆی تەماشای قەنەفەکانی دەکات تەماشای ماڵەکەی دەکات دێتەوە سبێنی بە پیاوەکەی دەدرێت ئەم نیش دەمەوێت نازانێ و بە چ پیا دەکە بە حەرام پیا دەکات و پیا دەکاتن ئیمکانیەتی نییە و کابرایە فەقیرە کوراگە دەست بە دین وەربگری لە هەموو ژیان سەربەستی. سلام علیکم. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. دەپرسم زۆری کێشەی هاوسەران لە ئێستادا بۆچی دەگەڕێتەوە؟ ئەگەر ڕاستیت بووێ کێشەی هاوسەران کە ئێستا لەو سەردەمەی کە ئەمە هەستی پێ دەکەین و دەیبینین پێم وانە هیچ کاتێک و لە هیچ سەردەمەک ئەوەندە زۆر ببی هۆکار زۆرە بەس هۆکاری سەرەکی ئەمن لەوەی دەبینمەوە کە خەرکەکە لە دینەکەی دوورکەتیتەوە. دووەم زۆر سەرقالە بە مەسلەی مۆبایل کە ئەوڕۆپی دەرێن سۆشیال میدیا. هۆکاری دیش هەیە هۆکاری لە بۆ نمونە مەسەلەن خەرک لە ئیش و کار خەرچی مەش خەرکەچی ئەوەش برێم حقیقەت برێم خەرکەچی تەمبەڵە زۆر کاسب نییە و جمجۆلی کەسابەت و چتیش هۆکارە ئەمن لەوەی دەبینم. بۆچی یەکەم هۆکار پابەند نەبوون بە ئاینەوە هەڵبژات؟ لەبەرەوەی دین سەرچاوی بەختەوەری و ئاسوودەی ژیانی ئینسانەکانە. یعنی ئەمە زۆر مادیتیە مەسەلەن لە مێژوو و ئێستاش لایەزال هەیە بە نمونە دەتانم یعنی کەسی دیار و ناسیار هەیە دەیناسم عایلە هەیە دەیناسم یعنی تەمەنی احتیمالی والله ئەعلەم لەسەرەوەی 6 ساڵیە مامۆستایەکی بەڕێزە پێم خۆش نییە ئێستا لێرە ناوی بینم بەخۆی باسی کردیە گوتی هەتا ئێستا چیژی بە مێردا بوچی هەیە کوڕی مەسەلەن عایلەکی گەورەنە گوتی یەک کێشە لە ماری من نییە سوپاس لە بەخوای گەورە لە بەرەوەی عایلەکی زۆر ملتەزی من وەلا مێژوش بگەڕێەوە تەمەشا بکە ئەمە دەزانین دیتیتمان ماری پێغمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام مارەی زۆر سادە بووە ژیانیان زۆر سادە بووە ئەوە سەحابانە زۆر سادە ژیانە تابعین زۆر سادە ژیانە ماریشیان زۆر بەختەوەر بووە کێشەشیان زۆر کەم بووە. ئەی چاولێکەری چەندێک بە هۆکار دەزانی لۆ زۆربوونی کێشەکان ئەنی بۆ نمونە ئافرەتێک بە نمونە بێنینەوە کە چاو لە ماڵی خوشکەکەی دەکات یان چاو لە ماڵی خزمێکیان دەکات یان پیاوەکە تمۆحی دنیا دەیگری و چاو لە هاوڕێکی خۆی دەکاتن باری ژیانی خۆی قورستر دەکاتن. ئەوەش تەبعەن هۆکارە بەس ئەو هۆکارە دەگەڕێتەوە سەر ئاستی ڕۆشنبیری و تێگەیشتنی ئەو خانەوادە تێگەیشتی بی لە ڕووی دینەکەی تێگەیشتی بی تۆکمە بوو پتەوبی لە پشتی یەکدی بن ئەوانە زۆر ناتانی تاسیری لێ بکە لەبەرەوەی ئەتو ئەگەر تێگەیشتی ئەو ئافرەتە مەسەلەن بە پیاوی خۆی ڕازی بوو ئەگە سەردانی هەر مارەی بکە مارەکەی خۆی لەکن باشتە بەس ئەگەر بێ و لە دینەکەی عاری نەبوو فعلەن چاولێکەریش تاسیری و کاریگەری خۆی هەیە. ئەو پیاوانەی کە دینداریشن پابندن بەدین ئەو ئافرەتانەی پابندن بەدین کەواتە هیچ کامێکیان زوڵم لەکتری ناکاتن زوڵمکردن بەوەی کە پیا و دەسەڵاتی هەیە بەسەر ئافرەتەکە دەتوانای زیاتری هەیە توانای جەستەی و ئافرەتەکەش زوڵمی لێ ناکە لەوەی ئەو ماڵێکە هەیتی پەش و بڵاوی بکاتن. برا بەڕێزەکەم ئەگەر ڕاستی دەوێتن دەبی بەخۆی دەبی ئەو هابی
دەبی لە ناو عایلەی دیندار لە هەموو کەسێک زیاتر ماری خۆیان خۆشکەن لەبەرەوەی پێغمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی خەیروکم لئەهلیه باشترینتان ئەو کەسەیە کە لە بۆ مار و خانەوادەکەی خۆی باش بی دەفەرمی ئەمنیش لە هەمووتان باشترم لەبەر ئەوەی لە هەمووتان باشترم لە بۆ مار و خانەوادەی خۆم و شایەدیشە قسەی دایکمان عایشە خوای لە ڕازی بی دەفەرمی وەڵڵی پێغمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام بەدەستەکانی خۆی جلەکانی خۆی دەدووریەوە وەڵڵی بەدەستەکانی خۆی عیوانەکەی دەدۆشی وەڵڵی لەگەرەمە خزمەتی ناومارەکەی دەکرد یعنی لەوەی لە بۆمان بەدیار دەکەوی کە ئەگەر ئینسان چەند پابند بی بەدین ئەوەندە دەبی سەرچاوی بەختەوەری بی لە بۆ مار و خانەوادەی خۆی ئەوەندەش لە هەموو خەرچی باشتر بی ئەگەر کەسێکمان دیت لە ڕووی دینداریەکەی بەڕوالەت زۆر بوو بەس لە بۆ مار و خانەوادەکەی باش نەبوو ئەوە دینداریەکەی تەواو نییە ئەمن ئەوای دەبینم ئێستا زۆری گرفتەکانی نێو خێزان بۆچی دەگەڕێنیەوە زۆر کێشایە یەک نییە دوو نییە سێ نییە زۆری کێشەکان ئێستا مەسەلەی موچەیە خەرک معاشی نییە ئافرەتەکانیش پێویستیان بە پارەیە پێویستیان بە ژیانە منداڵەکان عەفازیان هەیە دەوێت شیریان دەوێتن دووەم فەیسبوک ئەوڕۆ تۆڕە کۆمەڵایەتیانە بەڕاستی یعنی کێشەی زۆر زۆر گەورەی لۆ ژنومێردەکان دروست کردیە وی لێ هاتیە پیاو دەستە دەرێت تا هێواری نایەتەوە مالێەوە ئافرەتە لە دیار فەیسبوکی ئادی لۆدێ ئادی دەنێریتن لەگە ڕێزم نارێم هەمووی 150 160 ئەو کێشانە زۆرە ئیتکەش هەیە بەڕاستی یعنی باسی موسەت کرد ئەوەندە کاریگەری هەیە باشە ژیان بەچ بەڕێوە دەچی برای بەڕێزم ئافرەت بەچی دەژیتن ئەوە معقولە یعنی ئێستا ڕۆگەر کابرا بچی ژنی بینیتن پێشە مشتەکی دای پازە مسقال زێری لێ ناکەن پاشان هاتۆ ئیش نەکاتن نارێ زێڕەکە دەفرۆشم کە زێڕەکەی فرۆش نابتە کێشە لە گەمانی خەزووری ئەوە نەموو کێشەیە بۆ موچێ نادەن ئەو موچەیە نادەن لە من مەپرسە موچە لە تەست چێ لەی بپرسە ئەو دەزانیتن بڕای تو لەبەر چۆک و وڵاتی گۆندەخینەوە هەبێ دوو بەخۆی دوو شتەیە دوو سەرەکی ئێستا وەفی دەنێنن لۆ بەغدایە بەغداد چ دەرێتن بەغداد دەرێ ئەو ڕێژەیە تەواو نییە کە دێنەوە دەرێن باشە پێکاتین پاش هەفتە چکە موچە دێ پاش هەفتە چکە موچە نایە پاش مانگە چکەش نایە ئەوەیە مەسەلەکە پندێکی پێشینان هەیە دەڵێ کاسەی پڕاشتی ماڵە کەواتە ئەگەر پارە هەبوو بەشێک لە بەشێکی زۆر لە کێشەکان چارەسەر دەبێتن بەڵام ئەگە بەردەوام موچە دواب بکەوێ و پارە نەبێ و کەسابەت نەبێ و بەیانی تا ئێوارە لێرە بوەستی و دوو نەفەر نەبێ ینی کرێک بکەی کێشە ڕوو دەداتن باشە برای بەڕێزمە تو با کامیلەکەت بێت تەمەشای ئەو سەریەتە ئەو سەری و تەکسیانە بکە با ڕسمی بگریتن زۆری هەیە بە 2 ساعت و بە 3 ساعت ڕاوەستای نەفرێکیان بار نەکردیا ئەدی کابرا ئەوڕۆ هاتەوە ماڵی نابێ هێوارێ بستەوە ماڵێ دوو عەلاگە لەگە خۆی باتەوە 15-20 بداتەوە مالێ برێ سبێنێم کە نەمەسروف کە نەیانداتێ کێشە ڕوو دەدا زۆر لەگە ڕێزم ئەو قسانە دەکەم یعنی زۆری ئافرەتەکان نەخێر هەندێک ئافرەتەیە ئینسانی ڕێک و پێکە کچی ئەسڵە تەحملێ وەزعی دەکە هەندێکیش نا بەس دەرێ بینە ئەوە مشکلەی خۆیتی دەرێ بینە و تەواو دەچی لێ قەر دەکاتن ئەوەی دەکاتن چەندێک چاولێکەری شۆکارێکە چاولێکەری دەمنیست بەخۆم پێت برێن چاوزێکەی زۆر هۆکار هەندێک ئافرەت هەیە بە میێوانی دەستە ماڵە خزمەتی خۆی تەمەشای قەنەفەکانی دەکات تەمەشای ماڵەکەی دەکات دێتەوە سبێنێ بە پیاوەکەی دێدرێ ئەم نیش دەمەوێ چ دەیە بابا ئەو هەیەی نازانێ و بە چ پیا دەکە بە حەرام پیا دەکە کوپیا دەکاتن ئەمە ئیمکانیەتی نییە و کابرایە فەقیرە بەڕاستی نیتی یعنی کابرا 3 مانگە مەعاشی وەرنەگرتیە بەچی بچی تاقم قەنەفەی لۆ بکڕیتن وایە باشێک لە ئافرەتانیش دەڵێن پیاو هەتا نیەتی دەڵێ قەنەعەتان هەبێت کە هەشی بوو دەڵێ ئیتر دەیکەمە دوان و سێیان خۆرچەندە شەرە ئیشە بەڵام لەلای ئافرەت قبول نییە ینی بە شێوەیەکی گشتی پیان ناخۆشە ئەی بۆ بەشێکیان ئەوە بە هۆکار دەزانن کە پیاو ئەگەر پارەی هەبێت لە جیاتیەوەی خزمەتی خێزانی یەکەمی پێ بکاتن و بە باشی ژیانی لەگەڵکە چکە بەشێکیان با بڵێن حتا نەبوونە ئافرەتەکە لەگەڵیتی بە نەبوونی بە ڕزالت بە ژیانێکی سەخت بەڵام کاتێک کە خوا دەروی خێریان لێ دەکاتەوە ئیتر لە جیاتەوەی پاداشتی و خێزانەی بکاتن کەسی ئێهمالی دەکا گرنگی بە خێزانی دووەمی زیاتر دەدا برای بەڕێزم پیاوی ئەسڵ
ئەو ئافرەتەکە لە سفر ڕادستی پێکرد لەگەری کە ماوە 20 سال 25 سال لەگەری بوو تەماشای ئافرەتێکە سبەری نەخۆش کات دەبی خزمەتی ئافرەتەکەی بکە نەک بچی ژنی بەسەبینیتن ئەوانە لەگە ڕێزم پیان نارێن پیاو ئەوانە میاوی ژنینە پیا ئەو پیاوەیە لەگە ئافرەتەکە دوایە تو بەحسی شەرعت کرد جەنابەت شەرع چ دەرێ مەثنا وەثلاثە وەڕوباع شەرع چ دەرێ شەرع دەرێ ئەگەر ئەتو منداڵت نەبوو بڕۆ ژنەچووکەی بەسەبینە ئەگەر ئەو ئەفراتە باری دەرونی تەواو نەبوو ئافرەتەکە ڕێی پێدا و جە بڕۆ ئەوی بینا لەگە ڕێزم زۆر کەس هەیە لە شەرعیش نازانیتن بەعسی شەرعت لۆ دەکات دوو ئاەتی لە ئەزبەر کرد لەگە دوو حەدیسی دێ لە مەجلیسان خۆی پێگەرم دەگا شەرع وا نالێ برای بەڕێز شەرع دەرێتن ئەگەر ئەتو منداڵت نەبوو بڕۆ ژنی دووەم بینا ئەگەر ئافرەتەکەت باری تەندروستی بەخۆی شتەکە ناحیە سەرجەیی تەواو نەبوو بڕۆ لۆ تێ ژوی بینە نەک بچی لە دەرێت ئیشی حرام بکەیت ئەوە شەرع زۆربەی ئێستا کێشەی هاوسەران لە بۆچ دەگەڕێنیەوە دەبینی زۆرێک لە خێزانەکان کێشەیان هەیە بەردەوام کێشە دەبێ بەڵام بەشێک لە کێشەکان خوا نەخواستە زۆربەیان یان بەشێکیان بە تەلاق کۆتایی دێ جا بەگشتی زۆری کێشەکان بۆچی دەگەڕێنیەوە بەخۆی کێشی سەرەکی ئەوەیە کە دەبینی کە کچەکەت بە مێر دەدەی یان ژنت لە بۆ کوڕی دەینی ئەمە دوو نەسیحەتم هەیە نەسیحەتی یەکەم ئەوەیە کە دەبینی قسەی مارێ بابی لە بۆ ماری خەسووی نێنی ئی ماری خەسووشی لە بۆ ماری بابی نێنی ئەو مشکلێ سەرەکی دووەمین شت ئێستا کە دەبینی ئەو خەڵکە کە مشکلەی هەیە لەبەر ئەوەی دەبینی مشکلەی خۆ دەکەن هەموو کەسێکی باز دەکا لەکن داکو بابت باس نەکەی ژن و مێردن لەگەر یەکدیدا بنیشن با مشکلی خۆیان بە خۆیان عەل بکەن باشترە نەخەسەر ئەوەی برایتی بابیتی برایتی خوشتیتی هەر کەسێکی تێ بکە لە باتی چاچی بکە خراتری دەکا بەخۆی هەر فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه وسلم تا عەدەی تەراقدانیش دەبی یەکەکی لە خزمی خۆی یەکەکی لە خزمی وی بینی دابنیشی نەسیحەتی بکە لە بیدایەتیەوە ئەوە سیفاتی خێزانەکەمە ئەوە سیفاتی تی یان ئەو سیفاتی پیاوەکەیە کە ئەو دوو مشکلا بوو ئەو دەتوانی بە ئاسانی عەل بکرێ ئەو دوو کەسە کابرایەکی بە دین و ڕێک و پێکن دەزانن خوا ناستن ئیشەکەی تەواو لە بۆی چا دەکەن بەشێک لە کێشەکان وەکو خۆت دەڵێ جێڕانەوەی قسەیە هەمووی جێرانەوە قسەوی نیوە زیاترێ نەبوونیش تەسیری هەیە نەبوونی ئەو زروفەی ئێستا تەسیری هەیە لەبەر چییە لە بیدایەتیەوە مچینە شووی پێکردیە کە دەزانی مادەی زۆرە و لەبەر هەندێک شووی پێکردێ یان لەبەر جوانیە یان لەبەر ئاهل و نەسەبەیە پێغەمبەر فەرمیی صلی الله علیه وسلم بە دین و ئەخلاقیە بی شووی پێ بکە دین و ئەخلاقیە بی شووی پێ بکە دەنایی دیکەن سەرۆت و سامان هەمووی دەڕوا جوانی دەڕوا هەر بە کورتی پێدوانیە دەستگرتن بە دینەوە هۆکارێکە بۆ ئەوی لە ژیاندا بەختەوەر بین کوراگە دەست بە دین وەربگری لە هەموو ژیان سەربەستی ئەتو هەستانت دانیشتنت ڕۆیشتنت خواردنەوەت هەر شتێکی بی کە بە ناوی خوای بی قەت نامراز ناوی تو سبێنێ لە مارێ هاتی دەری بری بسم الله تەوەکەلت عەلی الله لا حول ولا قوة إلا بالله بزانە تو چەند ئیستیفادەی دەکەی دوو مەلایکەت لەگەڕێ هەتا دەگەڕێەوە مارێ بە قوربانت بوو ئەو خۆوانە خەتی جێری نەدەین دەست بە دین وە بگرە سەرپرازی دنیا و قیامەت وەڵڵی دەست لە دین بەردووی ڕسوای دنیا و قیامەت دەبی بڕۆ ئەو خەڵکە لەی بپرسە وەڵڵی بەس لە دین هیچی تێناگا بەس لە دین بەرا لە هەموو شتێکی دەزانی وەرقەچی دۆلاری بدێ کابزار دەتوانین سەمتێکی فێری لێ بکەیت ناتوانین پێغەمبەر فەرمیی صلی الله علیه وسلم بە دین و ئەخلاقیە بی شووی پێ
تێگەیشتی ئەو ئافرەتە مەسەرەن بە پیاوی خۆی ڕازی بوو ئەبێ سەردانی هەر مارەچ بکە مارەکەی خۆی لەکەن باشتە بەس ئەگەر بێ و لە دینەکەی عاری نەبوو فعلەن چاولێکەریش تاسیری و کاریگەری خۆی هەیە هەندێک ئافرەتەیە بە میێوانی دەستە ماڵە خزمەتچی خۆی تەماشای قەنەفەکانی دەکات تەماشای ماڵەکەی دەکات دێتەوە سبێنی بە پیاوەکەی دێدرێت ئەم نیش دەمەوێت تی نازانێ و بە چ پیا دەکە بە حەرام پیا دەکات و پیا دەکاتن ئیمکانیەتی نییە و کار لە فەقیرە کوراگە دەست بە دین وەربگری لە هەموو ژیان سەربەستی دەبین زۆرێک لە هاوسەران گرفتیان بۆ دروست دەبی ژن و مێرد زۆر جاریش بە تەلاق کۆتایی دێ بۆچی بەردەوام یان با بڵێن کێشە خێزانەکان ڕووی لە زۆربوون کردیان بەڵێ پێشەچی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم سەبارەت بە کێشە کۆمەڵایەتەکان دەگەڕێتەوە سەر کۆمەڵێک هۆکار یەک لەوانە کەوا دەبینین ئێمە کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتین کۆمەلگایەکی کوردەواری و کەلتوری کۆنمان هەلگرتووە ئەمە یەکەکە لە هۆکارەکانی کێشەکان دووهەمین تێک نەگەیشتن لە نێوان هۆرد و تەرەفەکە هەم لەلایەن پیاوەکە هەم لەلایەن ئافرەتەکە کێشەی لێ دروست دەبی سەرەڕای کۆمەڵێک کێشەی تریش بارودۆخی سیاسی و ئابوووریەکە هۆکاری ڕاستەخۆی کێشە کۆمەڵایەتەکانن دایانی ئابووری کاریگەری هەیە بەڵێ بەڵێ ینی لایەنی ئەزانین چە خۆی ئابووری یعنی ژیان بابەتێکە بۆ ئێمە جانان وەکو بڵێ خەڵکیان چاواشە کرد دەیانوت پارە چڵچی دەستا کەچی ئێستا لەسەر پارە یەکتر دەکوژن یعنی ماوەیەکی زۆر ئەو ملەتیان لەگەڵ ڕێزم تایبەتم بۆ بینەری خۆشەویست گەوت کرد بوو بەو دروشمە ناڕەوایانە پارە چڵچی دەستە و پارە وهایە و یەکتر کەچی ئێستا کەش خۆیان لە بۆ پارە هەموو شتێک دەکەن ملت لە ناو بچێتن یەکتر بکوژن چاواشەکاری بکەن دەتوانم بڵێم حکومەت تەشکیل نەکەن هەموو هۆکارەکەی پارەیە ئەوە ینی بارە ئابوووریەکە ڕاستەخۆ کاریگەری کردێ لەسەر نەک هەر کێشەی کۆمەڵایەتی لە نێو خێزانە بێ کۆمەلگا چێ کۆمەلگا بریتە لە تاک خێزان گەڕک شارچکە تا دەگاتە کۆمەلگەی هەر هەمووی هەڵەشاوەتەوە دەڵێن کاسەی پڕاشتی ماڵە کاسەی ئاشتی ینی ئەمە وەست دەیەکە پارە هەبێت ینی خۆشببختیش لەگەڵ خۆی دێنێ ئەم ناڵێم هەموو خۆشببختیەک پێوەستە بە پارە بەڵام پارەش یەکێکە لە هۆکارە سەرچەکان دەزانی سێبار ڕازگۆ بین لەگە خۆمان و لەگە بینەرەکانمان پارە ئەمڕۆ لەو بارودۆخی هەموو شتێکە کە ئاڵێن هەموو شتێک یعنی ژیان مربوطە بە پارەکە کرد ژیان یعنی ئێستا چۆن مرۆڤ بەبێ خوێن ناژی ژیان بەبێ پارە ناسۆڕێتن ئەمە واقعی بابەتەکەیە بەڵام لە ڕووی سیاسیەوە یعنی ئەوەندە پەردەی ڕەشیان بەس دەم و چاوی ئەو خەڵکەداداوە بەلاڕێیان وە بردووە کاکە تۆ پارە دەتوانم بڵێم هەموو شتێکت پێ دەکرێت بۆ نمونە کەسێک لە مەجلیسێک دانیشتێک قەنەعەت هەبێ ئەگە پارەی نەبی کەس حسابیچی لە بۆ ناکاتن ئەو واقعەکەیانی ئەو بەرپرسانە خۆیان دەزانن کە پارە قیمەتی چێ بۆیە وایە لەو ملەتەی کردووە یعنی کێشە سەرچەکان دەسەڵاتە حکومڕانیەکەیە حکومڕانیەکی سقت دواکەوت و وێرانکاری بەسەر ملی ئەو ملەتە بەسە زمانە داهاتوە یعنی وەک شەپۆلێکی دەریە هەر ڕۆژێ و هەر لە کاتێک بە بلانێک دەکەوێت بە کەنارێکی لاوە دەنێن یعنی کێشە کۆمەڵایەتەکان کێشەی ئابووریە کێشەی سیاسیە کێشەی کەلتوریە کێشەی ئاینیشە جا کێشە کۆمەڵایەتەکان یەکجار یەکجار زۆرە زۆربەی کێشە خێزانیەکان هۆکارەکەی چیکە ڕوودەدا ئەو کارەکە ئەوەیە کابرا ئیشی نەبی منداری ژنی منداری بەخەر ناکرێت ئەدیکو ئەگە معاش بدرێ ئەو سەرە مانگان لە 15 مانجێ لە 10 مانجێ بدرێ ئەوان نابێ ئەرێوەڵا یعنی نەبوونی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کێشەی خێزانی ڕووبدا ئەدیکۆری نەبوونی هەیە وڵا ئەتکو بە معاشەوە کابرا سێ بە شەوێ معاش خۆرن ئەدیکو ئەو معاشت سابیتن ئەکۆ برادرە مرورە ئەگەنێت دائیرێت دەوام معاشەکەی نادەنێ ئەرێوە کاتێک کە ئەمڕۆ زۆرە دیش کردبی پارێکی باشت کۆ کردبتەوە دەتوانانی بەدڵی خۆشت چت پێویستە بۆ ماڵەوە بیبێ و بیکڕی وایە ئەرێوەڵا ئەرێوەڵا ئەگەرنا لە مارێ ڕەنگە پتۆ بۆرە لەسەر بکەن ئەرێ وڵا هەدەر دەکەن
أنا والله أنا والله لەی لێ دەکەن أديكو دوكو با قەناعەتیان پێدەینی کە ئیژنیە والله إيجنية تبكم خو ناسم دكان بقرب لو باري أو نعبي ئەوانیش ڕازینە ها لەگەرت ئیدارە دەکەن أي تسكني والله دەبی خۆت بگونجێنی أديكو دي بخود بقول زين أديكو أتوم عادر بتيو ماري شر بكي أو بكي نعبي نعم والله باش ئەوانەی کە قوتیتیان لەدەستا کە موچەی تۆیان لەلایە گردنی ئازا دەکەی أما المعاش بلا معاش كمان دايم فيها أو تهيا كم فيها ئێمە بەستمەوەیە آه ئێستا ئەوەی کە موچەی تۆ نادا إيه گردنی ئازا دەکەی یان لە قیامەت ئەخی خۆت أوتا معاش كمان دايم فيها ئەو دوعامان بۆ دەکات دەڵێ خوای زعکەتان بپارێزی أو معاش كمان دايم بقرآن علي بأخوي مەبەستم ئەوەی کە موچەی تۆ دەخوا گردنی ئازا دەکەی لە قیامەت ناول أزاناك ناول أو بنزاو دو معاش ما لكن حكمتيا ناول قدني أزاناك حەق خۆت دێتۆ لێ على رد مئته بەخوای هۆکارەکە زیاتر داراییە دارایی دارایی بەپێی ئەوەی کە ئەو موچێکە دەدرێت بە خەڵکەکەی ڕنگ بێ بەشی ژیانی نەکاتران 2 مانگ 3 مانگ بدرێت ڕنگ بی ئەو توانای نەبی پێی بەڕبسی بەپێی ڕۆژەکان بەپێی خەرجەکەی بەپێی داهاتەکەی ئەو داهاتێکە وەری دەگریت بەشی ناکاتن بەشی داهاتی ڕۆژانەکە کۆی دەکات و یان مانگانەکەیەتی بەشی بژێوی ژیانی ناکە ئەو بەشی بژێوی ناکە بە حکمێوگەی مانگانە هەموو مانگەکان بدرێت لەوانێت تاعادەکی باشتر بی بەڵامە تو بینی لە بینی 2 مانگە 3 مانگە 2 مانگزارێک موچێکی وەدەگری ئەو پێ دەکرێت بدێەوە خەڵکی قەرز و تیمارتی و ئەو لە شتی زۆر هەیە ینی پێداویستی ژیانیش بە خۆت دەزان ئێستا ئەنواع پێداویستی هەیە ینی تەنها بەس پێداویستی خواردن نیە پێداویستی فەیسبووکە ئینتەرنێتە چتی زۆری دی هەیە لە قوتابی هەیە تەڵەبەی زانکۆی هەیە ینی تەڵەبەی کولیە ئەو شتانە خێزان هەیە لەوانەیە ئەو شتانەشی زۆر مەستوفاتشی زۆری پێ ئەوە بی ینی لۆی بڕاتن قوتابی زانکۆ هەبیان قوتابی پەیمانگات هەبێ داواکاری هەیە مەسوفات ینی ئەو پێداوی ئەو ینی زیاتر ئەو شتانە هۆکارە ڕەنگبی هۆکاری دیکە شەوی مەسەرەن لێک تێنەگەشتیش لێک تێنەگەیشت بەڵێ ئەو زۆر جاری چاولێکەری دەبێتە هۆکارێک بۆ لە یەکترازانی خێزان ینی بۆ نمونە کوردواری دەڵێ لەقەت بەڕی خۆت پێ ڕاکێشە لەقەت بەری خۆت پێت ڕاکێشە مەبەستی ئەوەیە یعنی تو چەند داهاتەکە چەندە ئەوەندە سەر بکەن ناکرێت و داهاتت بەنمونە 500,000 بی بچی بەشە 2 میلیۆنی بازاری بکە یان شتی زۆر بەکاربێنی ئیدی ئەوە بیتەوە یعنی عسابکە پاشەکەوتەکەت ئەوە دەبی ویدیۆ قەر دەکەیت بۆ ئێستا چاولێکەری زۆر بووە لە بەرسێ بە قورآانە زیاتر تموعکاوەیە کابراگە خانێکی ئەوی بکاتە 2 خان ئەوی بکاتە 3 خان يعني وش بريم نوع مهما كان أو عصادتش تقريبا دستبي لو حالته يعني خلق وش بريم بو جاني رازينه كيستات دا كسي استا زوترين خوشش لواني زیاتر پیدا من كسي جاني شان وندي خوشا بلان پیشتر اگر كابرا تماشا بكربا جانشي سادو ساكار بو يعني یه غرفیان هبود هشنوده نفر لغرفه شنوستن بەڵام ئێستا بڕۆ هەر کەسی لە غرفەی خۆ ئەنوێتن ئەو دریشان خۆش نییە نمونەشی جوانت باس کرد جاران خانوتان چی ئێستا بوو نەخێر خانوەکان هەموو لە قوروبەر دروستا بوو لە خشتەی خۆر دروست کرا بوو ئەو خشتە خۆرەش دۆ سەحیتر بوو لەو سیمنتۆوە و لەو بلوکە و لەو شتانە چەند درتان بێکۆ خۆش بوو وەڵڵاهی ئەو در ئەم بەخۆ ئیڕستێمە ئیگر کوردستانە بەخۆ ئیگر کوردستانە ئەو کاتی ئەو وەختی یعنی خەڵک سەردانی زیاتر بوو زیاتر خەڵک ئەسوونەکەن یەکدی یان ڕوحم زیاتر بوو یعنی هاتچۆکی زۆر باشە بوو یعنی بەپێی ئەو کەسەکان یعنی هەموو یعنی لەبار فێر نەبوون مەسەرەن لۆ خوای بوو شتەکە هاتچۆکە لۆ خوای بوو لەبەر هیچی دیکەنەوە برێن وەڵاهی دەبا بەست ئەوەی پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم بە دین و ئەخلاقی ئەبی شوپێ تێگەیشتی ئەو ئافرەتە مەسەلەن بە پیاوی خۆی ڕازی بوو ئەگە سەردانی هەر مارەچ بکە مارەکەی خۆی لەکەن باشتە بەس ئەگەر بێ و لە دینەکەی عاری نەبوو فعلەن چاولێکەریش تاسیری و کاریگەری خۆی هەیە هەندێک ئافرەت هەیە بە میێوانی دەستە ماڵە خزمەتچی خۆی تەماشای قەنەفەکانی دەکات تەماشای ماڵەکەی دەکات دێتەوە سبێنی بە پیاوەکەی دێدرێ ئەم نیش دەمەوێت تی نازانی و بە چ پیا دەکە بە حەرام پیا دەکە و پیا دەکاتن ئیمکانیەتی نییە و کابرایە فەقیرە کوراگە دەست بە دین وەربگرێ لە هەموو ژیان سەربەستی مام حاجی ئێستا زۆربەی کێشەی نێوان ژن و مێردی سەبەبەکەی چییە؟ والله کرا نەبوونیە بێ معاشێ بێ پارەیە دەبێتەوە کار نەبوونی هۆکارێکە ئەرێ والله لە هەموو شتێک و کات ژن هۆسی لێ شتێکە پارە نیە مێردەکەی پارە نییە لیان دەبێتە کێشە ئەگەر هەیبێ قەت نابێت کێشە ئی باشە خۆ ئەتوو لە بیرتە
جاران وچی ئێستا پارە ژەوهانە بوو ئێستا پارە زیاترە و خەڵک ژیانی خۆشترە بە گشتی ئەی لۆ چێشانە هەیە جاران شت بەلاش بوو ێسێ بە پارەیە زۆر گرانە پارە نێو ئاشیا زۆر گرانە و دەگوترێ خەڵک قەنەعاتی نەمایەگەر قەنەعاتی نەماوە تەماشا دەکات چێکەوە قەسری چۆتە حاسمانەوێکی شەوە لە ژێر زەمینیدا یەک پڕە و یەک قڕە ئارێ وەڵا ئاوە ئیشەکە بەخۆ ئەی چەندێک چاولێکەری هۆکارە هەڵا زۆر هەموو چاولێکەریە هەمووی چاولێکە هەڵا کابرا دەڵێ ئەوە تا ئەوەندەی کردووە وایە ئەوی دیکەشی چی پێ نییە هیچ ناکرێەوە وەنیا باشە ئەدی نابی بیری قیامەتمان هەبی بیری ڕۆژی دواییمان هەبی لەگەر یەکتری مشکلەکانی خۆمان عەل بکەین کۆرە کەسەوە لێکناراتەوەی قیامەتێک کاکە ئەوە زان هەر دنیا ئەوە ڕووناک دەبێت ئەو دنیا ڕووناکە نامینی ناوەڵا ئەوڵا نامێن زۆربەی کێشەکانی نێوان ژن و مێرد بۆچی دەگەڕێنیەوە لەسەرەوەی تێک نەگەیشتنەوە تەوافم لەوەی یەک دیدانیا لێبوردون لێبەرنی یەکدانیا سانەکە لێبوردن هەبی هەموو شتێک چارەسەر دەبێت ئەگەر لێبوردن نەبی شتێک چارەسەر ناکری ژیانی ژن و مێرد بەبێ لێبوردن کو دەبیت دەبیتن کو نابی یعنی دەبێت لێکتری ببورن ئەگەر نەبورن کۆتایی تێکەچی ژیانە تێکەچێ کۆتایی بێت لەکترازان دەست پێ دەکە عایلە تێکەچی مندار پەرت و پەراو دەبی شەرمەزار دنیا و قیامەت دەبی دنیا و قیامەت دەبێت شەرمەزاری خوای دەبێت قیامەت کە دنیا دیکاک نەبوونی چەندە کاریگەری هەیە بە قورئان نەبوونی ئەوەیە ئینسان ئافرەتەکەی بەرامبەرت ئەگەر وچ خۆت بی خۆشە نەبوونی هەبوونی و نەبوونی شێ بەڕاستی بەس ئەگەر بەرامبەرەکەت باش بیتن بەرامبەرەکەت بە خۆت دەزانی بازارەکە کووە هێو نییە لەگەم عاشەکە ویشکارەکە بەڕاست پێ برێ ئەوەیە مەبەستم وایە ئەگەر ئەتو ئێستا جیرفانت پڕبی دەچۆ مارێ بەدڵی خۆشت دەکڕی خێزانەکە داوای شتێک بکلۆی دەکڕی بەڵام مەکە نەبوو کێشەکە نەبوو نییە ئەگە هاتبی هەموو شتێک چارەسەر دەکرێت بەزەگەر نەبوو مشکلە دنیا پیا دەبی لەسەرت لەسەر نەبوو نیە دیکو ئەرکو لەسەر نەبووی هەموو شتێک پیا دەبی تێکەچ تووڕە دەبن لێکدنی ئەرە وڵات تووڕە دەبی لێک دەترازەی دنیا بنیات تێدەگا لێ ناخۆشە بەڕاستی بەس لێبوردن هەبی لێبێنیە خۆشە خۆ لەگە مارێ تووڕە ناوی من لەخوای بە زیاد هیچ عیبمانی لە 2010 زەواجم کردیا مشکلم نەبوو لە مادی نەویت کە لەخوای بە زیادبی بەس لێبوردن هەبی بەس من خێزانەکەم لەو خوای بە زیادبی لە فەزلی خوای لە فەزلی منە زۆر باشە چکە ئیمان سەری هەموو شتێکەوەنی ئەگە ئینسان ئیمانی نەبووی چی نابی من ئیمانیە لە خوای بە زیادبی دەرێت چ دەینەوە بەس نانە شعرار بین نان ئای دەخۆم بەستە شعرار بینەوە مارێ ئەوە داشانی بەس هەیە وەنیە دەرە بڕۆ بینەوە کەیف خۆتە زۆر میمە برێ دیناری حەڵاڵ بینەوە ئەو دەرە بڕۆ بەس دەرێت نانەک مەلوپەیەکە نان و ئاوبی بەس عراربی دەرێت لۆمەینەوە هەزارەکەی بین نەک هەزارەکەی بینەوە با بە عراریبی ئەوە نیعمەتە بەڕاستی ئەگەر چاولێکەریش نەبیتن بەختەوەر دەبێت بەخۆ ئەو نەوانە چاولێکەرەوی زۆر باشە ژیان چا دەبی وەزع چا دەبی لێبوردن دەبیتن بەس ئینسان بەداخەوە هیچ ئەوەی نیە سەبرت تۆڕە بن لە شەیتانەوەی وا پێ درم لە خواوە نییە تۆڕە بن لە شەیتانەوێ بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر زۆری گرفتەکانی نێوان هاوسەران جا من ئەمڕۆ بۆ چوونی هاوڵاتیانم بۆ ئێوە گواستەوە لە کۆتاییشدا دەڵێم ئارامگرتن لەسەر ناڕەحەتیەکان وا دەکا ئەم خێزانە بەختەوەر بن ڕۆژگاری سەخت و ناخۆشمان لە پێشە بەڵام دەبێ خۆمان ئامادە بکەین دەبێ لەگەڵ ناخۆشیەکان خۆمان ڕابێنین بەرەنگاری ببینەوە مەرزنی هەموو کاتێک هە لە خۆشی و لە ئاسوودەیی دابین کوردەواری زۆر جوانیان فەرمووە بەقەد بەڕێی خۆت پێ ڕابچێشە بۆیە دەبێ ئێمە لە توانا و تااقەتی خۆماندا هەوڵ بدەین و ئەوەی دەمانەوێت بەدەستی بێنین چونکە ئەگەر چاو لە یەکێکی دیکە بکەین ژیانمان تێک دەچێ و ژیانمان ناڕەحەت دەبێ و ئینسان مرۆڤ چەندێک ئارامی گرت لەسەر هاوسەرەکەی مای عیبە نییە بەڵکو مای سەرکەوتنە و بەداخەوە دەڵێم بەهۆی لاوازیمان یان وەکو پێویست دەستنەگرتنمان بە ئاینی پیرۆزی ئیسلام تووشی ئەم کێشانە دەبینەوە ئەگەر قیامەتمان لەبەرچاو بێ
ژیانی دنیامان ئەوەندە لەلا شیرن نابێ و لەسەر ناخۆشی و ناڕحەتیەکان ئارام دەگرین بۆیە پێویستە هەمومان و هەرچی ئافرەتە و هەرچی پیاوە یەکەم جار قیامەتی لە پێش چاو بێ پیاوان زوڵم لە خێزانەکانی خۆیان نەکەن کە تاقە و توانایان زیاترە لیان نەدەن بە خراپی مامەڵیان لەگەڵ نەکەن و ئافرەتانیش داواکاری زۆریان نەبێت لەسەر پیاوان بۆ ئەوەی ژیانێکی بەختەوە بەڕێ بکەن تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم هەرشاد و کامەران بن خواتان لەگەڵ.